ئیمامی عەلی ڕەزای خوا لێبێ شەوێ زۆر گریا ئاوا دەستی بە ڕیشی خۆیەوە گرتبوو دەیفەرموو ئەی دونیا غڕی غەیری بڕۆ غەیری من مەغرورکە سەر لە غەیری من بشێوێنە من 3 جار تۆم تەلاق داوە ئەی دونیا تۆ ناتوانی بە ئیزنی خوا من گومڕا بکەی بەڵێ بە گریانەوە دەیان و دنیا تۆ ناتوانی ئێمە گومڕاکەی بەڵام دنیا ئێمەی گومڕا کرد دنیا ئێمەی سەرگەردان کرد خۆشەویستی دنیا خوای لە بیری ئێمە بردەوە خۆشەویستی دنیا خۆشەویستی خوای لە دڵی ئێمە دەرکرد کەمێکی تاماوە خەریکە دەکوژێتەوە خۆشەویستی خوا ترسی خوا کوا لە دڵمانایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ شەوی ئیسرا و میعراج بەلای جوبرەئیل تێپەڕیم کە نزیکترین مەلائیکەیە لە خوای پەروەردگار سلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ وەکو حەسیری ڕزا و لە ترسی خوا لاواز بوو لە ترسی خوا وەکو حەسیری ڕزاوی لێ هاتووە جوبرەئیل سلامی خوای لەسەر بێ قوربە سەر من و تۆ